ئەمە دیارە بەیانی سعانۆ کە ئەم کەسوکاری ئەمانەی کۆچبەرەی کە لە خەستەخانەیەکن لە وڵاتی وێنان لە خەستەخانە لەژێر چاودێری دکتۆردان پەیوەندیان بە کەسوکاریانەوە کرد بوو. ئێمەش لە ڕێگەی ئامۆزایەکمەوە کە لە حاجاوە جیرانی وانە پەیوەندی پێوە کردبوون و گوتووی بەڵێ کوڕێکی کۆیشمان لەگەرە تەمەنی 10 ساڵ 11 ساڵە بەس ناوەکەیان نەداینێ. دواتر دوجار ئێوارە سعات 6 قسەمان لەگە کردن وانی ڕاستەوخۆ لایڤیان کردەوە قسەیان لەگە برایەکانی کرد لە وڵاتی وێنان کە ڕێوار لەوەیە و بڵێ ڕێوار ڕێبوارە و لەوەیە و ڕێوارش گوتی من بە موبایلی ئەم پۆلیسا تەلەفۆنم کردووە و نامەی سەوتیم بۆ ناردوون و سعات 3 و سارەجیشەوە نامەی سەوتیم بۆ ناردوون و تا کردوەتیە سوبحەت جوونی بە کوڕەکەی منیش داوە گوتوی ئەم نامە و تەلەفۆنە بۆ جواب نادەیەوە. بەڕاستی زۆر دڵخۆشین بەو مەزعە و بەتەمای خی گەورە و چاومان لە قاپی خوایە. نەخێر هیچ لایەنی پەیوەندیدارێک تا ئێستا نهاتۆتە سەرخەت و هیچ بەرپرس و هیچ لایەن و هیچ حکومەتێک نهاتۆتە سەرخەت و بەخەمە و کۆچبەرانەوە تا ئێستا هیچ هەواڵێکی نەپرسیون وەکو حکومەت.